هەر لە یارەکانی پاڵنتی لاوانیانەکانی پارێزگای هەولێر هەندرێن و پێشمەرگەی هەولێر بێگەیشتن لە نیوەی یەکەم مەردووتی بە 2 گۆڵ یەکسان بوون. سەرەتا هەندرێن لە ڕێگەی عەلی وریا و عەلی تەڵعات 2 گۆڵیان تۆمار کرد، بەڵام پێشمەرگەی هەولێر لە ڕێگەی محەممەد جەوەر و ڕەوان فەرحان ئەنجامەکانی یەکسان کردووە. لە نیوەی دووەمیش ڕەوان فەرحان پێشمەرگەی هەولێری بە گۆڵی 3 پێشخست. هادی غازی بە لەدانی سزا ئەنجامەکەی یەکسان کردەوە. یارەکەش با 3 گۆڵ یەکسان بۆ لایەکیان بە کۆتا هات. بە یەکلاکردنەوەی یارەکەش پەنابرابەر لە دانایی یەکلاکەرەوەکان لە خاڵی سزا. هەندرێن با 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. بەم شێژ هەندرێن گەیشتاری پێش کۆتایی و هەولێریش جارێکی دیکە ڕکابەری دەکاتەوە بۆ گەیشتن بە هەمان قۆناغ. لە خولی خوالی خۆش بوو دکتۆر فرسەت سۆفی هات دەستیان کرد خولێکیان کردو بۆ لەسەر ئاستی لاوان لە شاری هەولێر. یاریەکەی ئەمڕۆژ بەرامبەریانەی پێشمەرگەی هەولێر سەرەتا 2 گۆڵمان کرد، دوای 2 گۆڵمان خواردەوە لە هەفتای یەکەم، دوای گۆڵش تریشمان خواردەوە، دوای گۆڵمان هێناوە توانیمان بە لێدان یەکلاکەرەوە سەرکەوتن بەدەستبێنین. دەستخۆشی لە کاک سیروان سلمان دەکەین بۆ کردنەوەی ئەم خولە. ئینشاڵڵا داوای لێبوردنی لەلایەنی پێشمەرگەی دەکەم، هیوای سەرکەوتنیان و دەخوازم. یەکسانی بەلێدانی لایکەرەوە شکست بێنن لاوانی زێشتی بێژی باشە بەڕاستی بەزیتر پێنج مناتی خوا موفەقی نەکردن شار لە یارەکانی دارەکە موفەق دەبین و پیرۆزیشیان لێ دەکەن دەستیان خۆش بکەن خۆڵەکەشی باشن ئینشاڵڵا یارەکانی دارەکە موفەق دەبین.